بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە داتا و زانیاریەکان دەکەین لەبارەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیارە تاوەکو ئێستا سەرۆکیێرێم 5 مەرسومی بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەرکردووە و لە مێژووی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 92 تاوەکو ئێستا هیچ هەڵبژاردنێکی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا نەکراوە و 11 جار هەڵبژاردنەکان دواخراوە و هەشت جاریش تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ کراوەتەوە. باز لە وردەکاری هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەین. دیارە سەرۆکیێرێم بەپێی یاسای سەرۆکایەتیێرێم سەرۆکیێرێم بەرپرسە لە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تاوەکو ئێستا 5 مەرسومی دەرکردووە 5 فەرمانی هەرێمی دەرکردووە بۆ ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڵام چواریان بۆی ناکۆکی پارتی و یەکێتیەوە هەڵبژاردنەکان دواخراون. پێنجەمین مەرسومیش دەرکراوە کە لە 20 دەی 2024 وابڕیارە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. بۆ یەکەمین جار لە 24 دوی 2022 ڕۆژی 1 دەی 2022 دیاری کرا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان واتە دەبوو 2 ساڵ لەمەوە بەر هەڵبژاردننی نزیکەی 2 ساڵ لەمەوە بەر هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە چووبایە. یەکەم جار 1 دەی 2022 دیاری کرا و بە هەمان شێوە لە 26 سەی 2023 هەژدەی 11 2023 دیاری کرا بۆ ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان مەرسومی دووەم و دیارە مەرسومی یەکەم و دووەم بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم دەرکرابوون کە ئەو کاتە ماوەکەی بەسەر نەچوو بوو و بە هەمان شێوە لە مانگی هەشت لە سەی ئابی 2023 سەرۆکیێرێم بە مەرسومێک 25 دوی 2024 دیاری کرد بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە سێم مەرسوم بوو کە مەرسومەکە ئاراستەی کۆمیسیۆنی عێراق کرابوو بەڵام جارێکی تر هەڵبژاردنەکە دواخرایەوە لە سەی 2024 دەی 6 2024 دیاری کرا بەڵام لەو کاتەشدا نەکرا لە 26 2024 جارێکیکە 20 2024 پێنجەمین مەرسوم دەرکراوە کە 20 دەی ئەمساڵ وابڕیارە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. بەڵێ بینە سەر کورسیەکانی پەرلەمانی کوردستان دیارە پەرلەمانی کوردستان لە خولی یەکەم 105 کورسی بووە بەڵام لە خولی دووەم بووە بە 111 کورسی تا دوجار دادگای فیدراڵی لە 21 دوی 2024 ژمارە کورسیەکانی پەرلەمانی کردەوە بە 100 کورسی بۆ هەڵبژاردننی خولی شەشەم ئەمجارە 100 کورسی پەرلەمانی هەیە 95 کورسیان گشتین کورسی گشتین و کورسی کۆتاکانیش 5 کورسیە کە سەی بۆ مەسیحیە و دوی بۆ تورکمانە. کورسیەکانی پەرلەمانی کوردستان لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بەم شێوە دابەش کراون بۆ پارێزگەی سلێمانی 38 کورسیە 36 گشتیە و 2 کورسیشی کۆتایە تورکمانێک و مەسیحیەک و بۆ پارێزگەی هەولێر 34 کورسیە 32 گشتیە و دووشی کۆتایە تورکمان و مەسیحیەک و بە هەمان شێوە لە دۆک 24 گشتیە 25 کورسیە 24 گشتیە و یەک کورسی شەیە بۆ مەسیحیەکان. لە پارێزگای هەڵەبجە 3 کورسیار 3 کورسیەکە کورسی گشتە بەگشتی پەرلەمانی کوردستان لە 100 کورسی پێکاتوە بۆ خولی شەشەم. دیارە بەپێی بڕیاری دادگای فیدراڵی بۆ یەکەمین جارە لە مێژووی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەڵبژاردنەکان بە 4 بازنەیی بەڕێوەچن. پێشتر هەڵبژاردننی 5 خولی پەرلەمانی کوردستان بە شێوەی یەک بازنەی بەڕێوەچووە بەڵام ئەم جارە 4 بازنەیە و لیستی کراوە پەیڕەو دەکرێت لە هەڵبژاردنەکانی پێشوو لە بەشێکیان لیستی داخراو پەیڕەو کراوە و کاتە دەنگدە تەنە دەنگی بە حیزبەکان دەدا بە لیستەکان دەدا بەڵام ئەم جارە دەنگدەر ئەوە دەنگدەرە بڕیار دەدا کە کێ بنێرێتە پەرلەمانی کوردستان هەرکانی دێک زۆرترین خەڵک دەنگی پێدا ئەو دەچێتە پەرلەمانی کوردستان و لیستی کراوە پەیڕەو دەکرێت. بەڵێ بینە سەر ژمارەی دەنگدەران بە پێی ئاماری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان 3,789,000 زیاتر لە 3,789,000 کەس مافی دەنگدانیان هەیە. بەم شێوەیەش دابەش کراون بەسەر پارێزگاکاندا پارێزگەی سلێمانی و هەڵەبجە کە دوو بازنەی جیاوازن بەیەکەوە 1,496,000 دەنگدەری هەیە لە هەولێر 1,366,000 دەنگدەرە لە پارێزگەی دهۆک 926,747 دەنگدەرە کە بەم شێوەیە دابەش کراوە بەسەر پارێزگاکاندا.
بەڵێ بینی سەربەرەوەبوونی هەڵبژارنەکە لایەن کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراقەوە بەڕێوەدەچێت. دیارە لە 5 هەڵبژارنی خولی پەرلەمانی کوردستان لەنەوە تویەک لیژنەیەکی دادوەر و پارێزەران سەرپەرشی هەڵبژارنەکان کردووە لەگەڵ نوێنەری حیزبەکان. خولی دومی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان کۆمیسیۆنی عێراق بەڕێوە بردووە. خولی سێم و خولی چوارەم تەنیا خولی پێنجەم کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی هەرێم بەڕێوە بردووە و خولی شەشەمی سەر کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق بەڕێوەی دەباوەتە. کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی هەرێم کە لە ساڵی 2015ەوە دروستکرا یەک هەڵبژارنی بەرەوە چووە بۆ کە ماوەی بەسەرچووە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژارنەکانی هەرێم دەکات و دەنگدان بە کارتی بایۆمەتری دەبێت هەمووانەی کە دەنگدان دەبێت دەنگدانێ بە کارتی بایۆمەتری بێت و تۆماری دەنگدەرانی عێراق بەکاردێنرێ کەویش تۆمارێکی بایۆمەتریە و لە زیاتر لە 75 خەڵک تۆماری بایۆمەتری کردووە لە کاتێکە تۆماری دەنگدەرانی هەرێم ئەمجارە بەکارنایەن و ڕەفز کراوە کە پڕە لە ناوی دووبارە و مردووان و خەڵکی دەرەوەی هەرێمیشی تێدایە بەڵام ئەوەی عێراق تۆمارێکی دەنگدەرانی پاکە. مێری سەر بودجەی تەرخانکراو بۆ هەڵبژارنی پەرلەمانی کوردستان لەلایەن عێراقەوە بودجەکە تەرخان کراوە لە چوارچێوی بودجەی حاکیمە زیاتر لە 69 ملیار تەرخان کراوە و کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق بۆ ڕۆژی دەنگدان بەپێی لێدوانی سەرۆکی کۆمیسیۆن بێ 40 بۆ 50,000 کارمەندیان پێویستە بۆ بەڕێوەچوونی هەڵبژارنەکان. بەڵەوەی کە بینیتان کۆمەڵێک داتا و ئامار بوو لەسەر هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان و پێی ڕێنمایەکانی کۆمیسیۆنیش هەر حیزبێک بە قەدەر دوو ئەوەندەی ژمارەی کورسێ گشتیەکان بۆ هەیە کاندیدی هەبێ بۆ نمونە ئەگەر سلێمانی بۆ نمونە هەولێر 32 کورسیە هەر لیستێک حیزبێک بۆ هەیە 64 کاندیدی هەبێ و دواتریش دابەشکردنی کورسیەکان بەپێی ژمارەی دەنگەکان دەبێ بۆ نمونە ئەگەر لە 150 خەڵک بەشداری بکە هەر کورسێکی پەرلەمانی لە بینی 15,000 لە پارێزگاکانیێن بۆ 20,000 هەر کورسێکی پەرلەمانی 15 بۆ 20,000 دەنگی دەوێت. بەڵێ بەرەزانەوەی کە بینتان چەند داتا و ئامارێک بوو لەسەر هەڵبژارنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.